ئەوەی جێی دڵخۆشی ئێمە کاتێک لێرە پرۆگرام دەکەین ڕۆژانە لە ڕێگەی ئامادەکارە بەڕێزەکانمانەوە ئێمە دەگەڕین کوردێک لە هەر شوێنێکی دنیادا نازناوێک بەدەست بێنێت ئەو نازناوە بۆ ئێمە جێکی شانازیە و لێرەدا بە شانازیەوە باسی دەکەین کارەکانی دەخینە ڕوو و ئەوەی کە جێگەی دڵخۆشی ئێمە ئێستا چاوکراوەی کورد دەرەخات لەوەی کە لە سەرجەم وڵاتانی دنیادا کورد دەتوانێت جێپەنجەی خۆی و کوردبوونی خۆی و ببێتە لینکی پەیوەندی لە هەموو بوارە جیاوازەکان لە کورد و وڵاتانی تردا ئەم لینکە برە و پێدەدرێت لە پێناو داهێنان ئێستا ئەم تەوەری کە باسی دەکەین باس لە ئەوە دەکەین باڵیۆزی داهێنان لە جیهان دەبەخشێتە کوردێک واتە کوردێکیش بۆ بە باڵێزی داهێنان ئەم باڵۆزە چییە لە داهێنان لە بواری چیدا هەفتەی جیهانی داهێنەرانیش بەڕێوە چوە ئەم هەفتەیە چییە پرسین لە نێو ئەم هەفتەیەدا چی دەخرێتە ڕوو ئەو داهێنانەی کە کەسێک دەتوانێت پێشکەشی بکات چی دەبن و بێگومان لە عێراق و کوردستانیش زۆر بەڕێز زانیار جەبار باڵێزی داهێنان لە عێراق دەستنیشان کراوە کە ئەمە بێگومان جێگەی دەستخۆشی و پیرۆزباییە ئێستا ڕاستەوخۆ لە سودەکانمان لە هەولێرەوە کە زانیار جەبارمان لەگەڵدایە بۆی باسی ئەم نازناوە بکەین باڵیۆزەکە چییە چۆن کاری پێ دەکات لەمە لە چی دەکەن لە ڕووی وەرکشۆپ و سیمینارەوە تایبەت بە بواری داهێنان چی دەکرێت ئەمانە کۆمەڵێک پرسیاری تر ئاڕاستی بەڕێزیان دەکەین کاک زانیار سڵاو لێبێت ئەم کاتت باش سوپاس بۆم دەرفەتەی کە پێت بەخشین پیرۆزبای ئەم نازناوەشە لێ دەکەین باسێکی ئەوە بکەین ینی با سەرەتا لەم نازناوی تۆ دەست پێ بکەین باڵیۆزی داهێنان ئەم نازناوە چییە لەکوێ بە تۆ بەخشرا و لەمە لا چی پێ دەکرێت سڵاو لە بەڕێزیشتان بەناوی خوای گەورە میهرەبان سەرەتا دەمەوێت ئەم دەستکەوتە سەر ڕای دەستکەوتی ئەمە بە دەستکەوتی هەموو ئەو بەڕێزان دەزانم کەەوە لە ماوەڕابردوو کارمان کردووە و دواتریش بە دەستکەوتی سەرجەم کۆمەلگای کوردستانی و هەروە عێراقی دیارە ئێمە گەر کارمان کردبێت یان هەنگاوێک چوو بێت نەپێشان هەر ئەنجامێکی باشمان بەدەستهێنا بێت شتێکی تاکە کەسی نەبووە بەوەی کۆمەڵک کەسانی ترەوە بوو کە لە کۆمەلگە بێکەوە کارمان کردووە بۆیە من پیرۆزبایی خۆم ئاراستی هەمووان دەکەم و دڵخۆشم بۆی کەوا توانیمانە ئەم ڕۆڵە ئەو ڕۆڵەمان پێ بسپێردرێ لە عێراق و بتوانین کاریگەریمان هەبێ و ڕەبت بین لەگەڵ دنیای دەرەوە ئێمە با بڵێن دامەزراوێکمان هەیە World Creativity and Innovation Week Day کەوا لە ئەمریکا لە میوانداری دەکرێت لە هەنجامکۆی مایامی کە ئەمە دامەزراوە گرنگی بە داهێنان دەدات لە سەرجەم بوارەکان لە جیهان بۆ ئەمە بەستا وەکو پردێک دەبێت بۆ بەستنەوەی هەموو داهێنەرەکان لە هەموو وڵاتان بە شێوک لە شێوەکان بتوانن لەگەڵ یەک بە نزیکی کار بکەن و بتوانن ژیانێکی باشتر بەدیبێنن بۆ سەرجەم مرۆڤایەتی و بتوانین هەمووان بە باشی بژین بۆ من شتێکی دڵخۆشکار بوو سەراحەتەن دوای ئەوەی کە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو دووەم دەوڵەت کە باڵێزی دەبێت لەم دامەزراوی وەکو عێراق دەمان بێت و ئینشەڵڵا دەتوانین لە ڕێگای تیمێکی زۆر کارا و پێشەنگەوە لە سەرجەم عێراق بتوانین ڕۆڵێکی گرنگ ببینین بتوانین گرنگی داهێنان زیاتر دەربخێن و زیاتر بیناسێنین بەوەی کە چەندە کاریگەری ئەرێنی پۆزەتی دەبێت لە سەرجەم بوارەکانی ژیانمان وا بکەین ئەمە باڵێن بێتە شتێکی ئەساسی زۆر باشە کاک زانیار منیش لای خۆم و پیرۆزباییک لێ یەکەم ئومێد دەکەین هەموو کات کورد ئاوا لە سەرانسەری گیانە ئەم نازناوە باشانە بەدەست بێنن پرسیارەکەی من ئەوەیە با بزانم کاری باڵیۆز چییە چۆن ئەبیت بە باڵیۆز چ جۆرە داهێنانێک بکەی لەم نێوەندایە دواتر ئەم نازناوت پێ بەخشرێ زۆر سپاس بۆ پیرۆزبایەکەتان سەلامەت بن سەبارەت بە کاری باڵیۆز طبعاً ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە تۆ خاڵی پێکبەستنەوەی با بڵێن داهێنەرەکانی هەر وڵاتێک کە تۆ باڵێز تێدا لەگەڵ کۆمیونیتی نێودەوڵەتی کە زیاتر لە 127 وڵات بە دقیقی 128 وڵات بەشدارن لەم کۆمیونیتیە و تەنها 31 وڵات باڵیۆزیان دەبێت ئەوەی کە باڵیۆزی هەیە کەواتە قۆناغێک لە پێشترە و گرنگتر و ڕۆڵێکی کاراتر دەتوانێت ببینێت لەم کۆمیونیتیە دیارە سەرەتا ئێمە لە ڕێگای کۆمەڵێک نێتۆرکەوە لەگەڵ ئەمریکا هەمان بوو بۆ پرۆفایلی ئێمە ئاشنا بوون بەو کارانەی پێشتر کردومان لە بواری پەرپێدانی کار لە بواری دەست پێشخەری کار لە بواری دروستکردنی کەسانی پێشنگ
لە بواری با بڵێن کۆمەڵک کاریگەریمان لەسەر گەنجان لە کۆمەڵگەی خۆمان و لە کۆمەڵک پرۆژێتر ئێمە بەشدار بوون لەگەڵ زانکۆکانی ئەمریکا و لێرە لەگەڵ دامەزراوەکانی تریش ینی ئەم پرۆفایلە کاریگەری هەبوو دواتر ئەوان داوای ئاکشن پلانێکیان کرد بۆەوەی کە ئەم ڕۆڵە بە ئێمە بسپێردرێت کە چۆن بتوانرێت فۆرمەڵی یان بە شێوەیەکی فەرمی وەکو باڵێز لە عێراق کار بکەین ئیتر ئەو بوو من قبولم کرد و ئاکشن پلانێکم ئامادە کرد بە شێوەیەکی زۆر کورت و پوخت من بابڵێن زۆر قوڵ بوومەوە لەسەری کە ئەمە دەمانەوێت چی بکەین لە پاش ماوەیەک دوای دیراسەکردن و شیکردنەوەکەی ئیتر ئەو بوو قبول کرا و منش باواقعی بڵم شتێکی زۆر سورپرایز زۆر دڵخۆش بووم بەوەی کەەوە لەلایەن کۆمەڵگە نێودەوڵەتی و ئەم ئاکشن پلانی ئەمە پەسەند کرا و لە سەرەتاوەش من ئاماژەم بۆ کرد کە ئێمە لە عێراق ئەمانەی مۆدڵێکی جیاوازتر بکەین لە وڵاتەکانی تر بۆ ئەم کۆمیونیتیە باسی ئەوم کرد کە لە ڕێگای ئەنجومەنێکی داهێنانەوەمە دەمانوێت عێراق ڕەبت بکەنەوە لەگەڵ ئەم کۆمەڵگەیە کە ئێستا ئەنجومەنەکە دروست بووە کاک زانیار ئەو ئەنجومەنە ئێستا دروست بووە تا کارتان لەسەر دروست بوو ئەنجومەنە کردووە بەڵێ سپاس بۆ پرسیارش ئەم ئەنجومەنە پرۆسی زۆر باشی بڕیوە چەند ئەندامێکی کەمی ماوەکەوە با بڵێن بەشدار بن هەوڵمان داوە ئەنجومەنێکی دایڤرس بێت کۆمەڵێک ئەزمموی جیاواز چونکە ئێمە لە عێراق و لە کوردستان لێتنە شارمۆشان بەشانی با بڵێن خەڵکی گشتی بەڵام کۆمەڵی خەڵکی زۆر پێشەنگمان هەیە زۆر بەتوانامان هەیە کە لە هەر بوارێک لە بوارەکان توانویان شوێن پەنجەی خۆیان جێبەڵن بە شێوەیەک لە شێوەکان با بڵێن سەرکردن لە موقعی خوانەوە ئێمە تموحمان ئەوەیە کە ئەو توانە و ئیمکانیەتیان تەنها لە ئیتارێکا نەبێت وەک لە زانکۆ یان لە ناو ڕێکخراوێکی نێودەوڵەتی یان لە کۆمپانیایەک بەڵکو چۆن بێن لە ڕێگای ئەم کۆمیونیتیۆ دەرفەتی زیاتر بڕخسەنین ببینە هۆی سەرچاوی ئیلهام بۆ کۆمەڵک خەسانێکی زۆر زیاتر لە گەنجان بەشدار بن و چەندین تیم دروست کرد بەڵام باشە تۆ بۆ خۆت جومەنە ئیشی زیاترم تابع کرد باشە تۆ بۆ خۆت باڵیۆزی ئەو داهێنانەی و ئەنجومەنەکەش بێگومان ڕاستەخۆ لە ژێر سەرپەرشتیاری تۆ دەبێت یاواتە تۆ لینکەکەی لە سەرەتایە باسم کردتم خۆشببختی هەندێک کورد بوونە تا دروستکردنی پردێک لینکێک لە بینی ئێمەی کورد و وڵاتانی تردا ئێستا تۆ وەکو باڵێزەکە دەبیتە ئەو لینکە بۆ ئەنجومەنەکە بەڵ ئەو ئەنجومەن ئێمە لێ بەرپرسین و ئێمە با بڵێن ڕێکی دەخێن بە حکمەوەی کە با بڵێن ئێمە زیاتر هەوڵی پێکبەستنەوەی خاڵەکە دێن بەڵام شتەکە زیاتر لە وەکو بڵین دەستکەوت ئەوە دەستکەوتە کە ئێمە چۆن بتوانین گرنگی داهێنان بۆ زۆرترین خەڵک لە عێراق و لە کوردستان با بڵێن دەربخێن وا لە خەڵکی بکەین جیاوازتر بیر بکەنەوە جیاوازتر هەنگاو بنێن بڕیاری چارەسەری جیاوازتر بۆ کێشەکان بینەوە ئانی فکرەکە لێر ئەوەیە چکە هەمووی کە خۆبەخشیانەوەنێ بڵم وەکو پۆست بەڵام ئەوانەی کە بەشدارش بوون هەمویان بە لەگەڵمانن تاقەیەکی باشیان تێدا کە بتوان ئیزافەیەک بکەن بۆ ئەم پرۆسە گرینگە زۆر باشە کاواتە پێمان بڵێ و ئەنجومەنەی کە باست لێوە کرد مەرجی بەشداربوون یاخود بوون بە ئەندام لەو ئەنجومەنە چییە لەسەر چ بنەمایەکە کی ئەبێت بە ئەندام لەو ئەنجومەنەیە بەڵ سەرەتا ئەم ئەنجومەنیان ئەم بۆردە ئێمە گرنگیمان بۆ داوەکە بۆردێکی دایڤرس بێت واتە چەند کەسانێکی جیاوازی تێدا بێت لە ئاستی جیاواز ینی یەک مۆدڵمان نییە یەک با بڵێن جۆرە تایبەتمەندی بڵێن ئەم کەسان ئەتوان ببنانجە زیاتر ئێمە بە حکمی ئەوەی کە دەمێکە لە کوردستان و لە عێراق با بڵێن کار دەکەین لە مەجالاتان کۆمەڵێک کەس دەناسین کۆمەڵێک کەسمان بینیون کە کارا و کاریگەرن پێمان خۆش بووە ئەو ڕۆڵە لاوان و دەست پێ بکەین کە هەریەک لە شوێنێک بۆ نمونە تێیدایە مامۆستای زانکۆیە بەڵام یەکێکە لە سەرکردەکان لەو مەجاالێکەوە چۆن پاڵپشتی گەنجانی کردو ئینترپرنۆر و هەلی کار و ئەم شتانە تایەتی بۆ نمونە یەک گەنجێکە کە کۆمپانیایەکی دامەزراند و سەرکرداتی کۆمپانیایەک دەکات لە 250 کارمەندی هەیە هەمانە بۆنمە سەرکردەی یان بە بەڕێوەبەری دامەزراوەیەکی گرنگی عێراق و کوردستانە کەوا ڕۆڵی بۆ بە هەزاران کە سوودمەند بوون لە کار و چالەکان و دامەزراوەیانی با بڵێن هەردوو جەندەری تێدا با بڵێن ڕەگەز خانمایتە پیاوانیانی بە شێوەیەکەوە کەوا تۆزێک جیاواز بێ بۆەوەی تا بتوانین برینستۆرمینگی جیاواز بکەین ئەفکاری جیاوازمان هەبێت و تێڕوانی جیاواز بۆ ئەزمون و خیبرەی با بڵێن بوار و پیشەسازی جیاواز بێتەنە چونکە ئەم کرێتیڤیتیە تەنها تایبەت نییە بە یەک مەجال بەڵکو گرنگی دەدرێت بە ئاستی با بڵێن مناڵ گەنج و با بڵێن کەسان پێگەیشت و هەموو بوارەکان پێویستمان بە ژیانێکی نوێ و گرنگ و با بڵێن جیاوازەیە تەنها لە ئیتارێک نێبووە
ئەوەی کە تەرکیزمان لەسەر کرد بۆ ئەنجومەن ئەوەیەکەوە ئەنجومەنێکی تاو هەمە چەشن و هەمە جۆر بێت و جیاواز ئەزمموی جیاوازی تێدا بێت. باشە کاک زانیار ئەساوی کە دانیشتۆ بە دیار ئێمە و گوێی لێمانە دڵنیام گەشتبینە ینی خاوەن داهێنانێکە بەڵام ڕەنگە پرسیارەوە کا بڵێت داهێنان لە چیدا یعنی باسی داهێنان دەکەین داهێنان هەموو بوارەکان دەگرێتەوە بەڵام بۆ ئەم بەشەی ئێوە بۆ ئەم سەکتەری ئێوە بۆ ئەم لینکەی ئێوە ئەگەر ئێستا گەنجێک دانیشتۆ و خاوەنی داهێنان و بیرۆکەیەکە داهێنانەکەی هەر داهێنانێک بە دەتوانێت پەیوەندی بێەوە بکات یان بوارێکی دیاریکراوتان دیاری کردووە چەند بوارێکی دیاریکراوتان دیاری کردووە کە دەبێت لەو چوارچێوەیەدا بێ. باڵە سپاس بۆم پرسیارە سەرەتا ئەوەی کەوا ئێمە پرۆمۆتی دەکەین پرۆسەیە ینی ئەوەی کەوا ئێمە گەشەی پێدەدەین و هانی دەدەین ئەوەیە کەوا چۆن داهێنان و بیرکردنەوەی داهێنەرانە ببێتە ئەساسێک بۆ زۆرترین خەڵکەوە با بڵێن بۆ شێوازە ئەزمونە بژین و ئەم کۆمیونیتیە زیاتر کە ئێمە ڕابدەبین لەگەڵ ئەم وڵاتانی تریش بەو شێوازەیە ڕاستە با بڵێن من کەسێکم کوردم لە کوردستان دەژیم و لە چوارچەوەی عێراق بەڵام لە هەمان کاتە من خۆ کەسێکم لەم دنیاش دەژیم لەم جیهانە بەشێکم لە جیهانیش بۆ ئێمە لە کوردستان لە عێراق ئەو لینکە پەرەپێنە دێنەوە کە گەنجانمان و داهێنەرەکانمان ڕەبت نەبنەوە لەگەڵ دنیای دەرەوە لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی لەگەڵ داهێنەرەکان وڵاتانی تر بۆیە ئەساسی ئەم کۆمیونیتیە بۆ هەموو دنیا بەو شێوازەیە کە چۆن بتوانین ئەو نێتوەرک و لینکە پەرە پێ بدەین کۆلابرێشن بکەین پاڵپشتی بکەین و پاڵپشتی جیلی داهاتووتریش بکەین بۆ ئەم پرۆسەیە و ئەو کار و چالاکی داهێنەرانە هێمە چۆن لەگەڵ با بڵێن ئەو وڵاتانی تر شێری دەکەین و لە ڕێگای یەک وێبسایتەوە هەموو ئاکسسمان دەبێت و کۆنێکشمان دەبێت طبعا ئەمە بۆ پلانی 2023 بۆ 24 و 25 ئەگەر با بڵێن خی گەورە فەرسەتیدا زیاتر کار بکەین ئەوەیە کەوا دەچینە هەنگاوی تر بۆ نێتوەرکی تر زیاتر کۆنێکشن دروستکەین لەگە وڵاتەکان بەڵام ئەوەی ئێستا زیاتر تەرکیز سەرکەین چۆن ئەم لینکە دروستکەین ینی بە شێوەیەک لێرەوە لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی واتە جگەل لە لینکەکە ئێوە فێریان دەکەن چۆن فێر ببن بەڵێ ئێمە لە ڕێگای کۆمەڵە کار و چالاکی جۆرا و جۆر با بڵێن هانی با بڵێن ئەم پرۆسەیە دەدەین نامێ لێرە زۆر بچمە ناو وردەکارەکە چونکە واقعی بڵێم زۆر پێم خۆشە بۆردەکە ڕۆڵ ببینم بەڵام لە ئاستە جیاوازەکان بە جۆرەی تەمەنەکان ئێمە کۆمەڵک ئاکتیڤیتیمان دەبێت با بڵێن بۆ مناڵان دەکرێت کۆمەڵێک ئەکسیبیشن و پێشەنگا و کۆمپیتیشن و کاری لەو بابەتە هەبێت کە چۆن بتوانن بیرکردنەوەی داهێنەرانیان هەبێت بۆ گەنجان لەوانەیە کۆمەڵک وەرکشۆپ و سیمینار و ترێنینگ لەو مەجالە بۆ کەسانی زانکۆیان دەرچووی زانکۆکان چۆن کۆمەڵێک با بڵێن پێشبڕکەی ئەنترپرێنۆرشیپ و دەستپێش خەری کار بکرێت بۆ کەسانی با بڵێن باڵا و ئەوانەی کە لە حکوومەت کار دەکەن لە دامەزراوە نێودەوڵەتەکان کار دەکەن لێرەن یان لە ڕێکخراوە کاریگەرەکان چۆن بتوانین کۆربەند بکەین کۆبنەوە بکەین کە لە دەوریەک ئێمە گرنگی بەم پرۆسەیە بدەین یانی بەش کار و چالاکی جیاواز ئێمە پرۆمۆتی ئەم شتە دەکەین بە گوێرەی ئەو ئاستە جیاوازان کە لە کۆمەڵگەیە هەن زۆر باشە کاک زانیار بگمانە زانین هەفتەیەکی جیهانی هەیە تایبەتە بە داهێنەران ئەمە پرسیارەوە لە بەڕێزت بکەم ئەم هەفتەی جیهانی داهێنەرانە ئێوە لەم هەفتەیەدا چ کارێکتان کرد و چ چالاکیەکتان ئەنجام ماوە لەسەر ئەم بابەتە ببورن دەنگتان زۆر باش نەهات زۆر باشە هەفتەیەکە تایبەتە بە هەفتەی جیهانی داهێنەران پێم بڵێ لەم هەفتەیەدا کار و چالاکیەکانی ئێوە چی بووە چیتان کردو بۆ داهێنەران کاک زانیار گوێت لێمەیە دەنگ ئێمە باشە گاتەلات بەڵێ ئێستا جملێتانە زۆر باشە کەواتە پێمان بڵێ لە هەفتەی جیهانی داهێنەرانە ئێوە چ چالاکیەکتان ئەنجام ماوە لەم هەفتەیە بەڵێ سپاس بۆ پرسیارە دیارە هەفتەی داهێنەران کە لە 15 چوار دەست پێ دەکات بۆ 21 چوار ئێمە ئەو لەسەر ئاکشن پلانی کە دامان ڕشتووە لەگەڵ ئەو ئینتەرناشنال کۆمیونیتیە کار لەسەر دەکەن ینی بۆ 2023 لە 15 چواری 2023 دەست پێ دەکات تاکو 21 چوار ئێمە ئاکشن پلانێکمان هەیە بۆ بابەتە بەڵام کاتی پێویستمان هەیە بۆی سەر لە نوێ لەگەڵ ئەو ئەنجومەنە برینستۆرمینگکەین و دیراسی بکەین و قابلن کۆمەڵە کار و چالاکتری بۆ ئیزافەکەین و وەکو خاڵێکی تر کە بابلم جگە لە ئەنجومەنەکە کە بیرم چ باسی بکەم ئێمە بۆ هەر شارێک لە شارەکان لیدەرێک بابلن تەحدید دەکەین بۆی کەوا ئاسانتر بتوانێت لە پەیوەندی و لە نێتوەرک بێت لەگەڵ بابلێن ئەو کەسانەیان ئەو دامەزراوانیان ئەو مؤسساتانی کە لەو شارە هەن
لە ڕێگای پەیوەستبوونیان بۆەوە بگەم بێمە ینی وەکو نێتوەرکێک بتوانین کۆنێکشنمان هەبێت چکە ئێمە واتە تۆڕەتان لە هەموو شارەکاندا ئیتر لەمە لە لیدەرێکیە بێت سەرۆکتیمێکیە بێت واتە با پرسیارەکە بە شازێکی تر کەم کاکزانێت لە هەموو شارەکانی تر گەنج چاوەڕێ ئەوە بێت کە ئەم لینکە هەیە یان ئەم گروپە هەیە ئەم تۆڕە هەیە کە دەتوانێت لێ خەونەکانی خۆی تیا بەدی بێنە لە بواری داهێنەران لە باری داهێنان. ئۆکێ دەست خۆش سەرەتا من نامێ پرۆمسێکی وا بکەین کە باڵە شتەکە تۆزێک لە واقع دوورکەوێتەوەی ئێمە و تاقی ئێمە ویان ئەو کمیونیتیە یانم با بڵێن ئەنجومەش کە دێکاوی ئێمەش کە ڕۆڵ دەبینین پرۆسەیەکی دوور و درێژە و چاوەڕێی ئەنجامی خێرای لێ ناکەین و چاوەڕێژ ناکەین کە گۆڕانکارێکی ڕیشەی لەم مانگەیە لەم ساڵێ هەموو شتێک ڕووبدات ئێمە پێمان وایە ئێمە پێویست دەکات پرۆسەیەک کە لە عێراق لە کوردستان پێویستە پەرەی پێ بدرێت و ئەکرێت ئەم سیستەمە کە دابدرێت و خەڵکانێکی زۆر 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 کۆ ببنەوە لە ڕێگای ئەموم بزانن کەس جیهەتێکی دەرەکی هەیە دامەزراوەکە توان بگەن پێی و ئەتوانن فێر بن لێ یعنی شتەکان بەو شێوازەیە زیاتر وەکلەوەیکەوە ڕاست و خۆ بە هەنگاوێک بتوانانی خەونی کەسەکان بینتەدی تا دیارە بەدیهێنانی خەونەکان و ئامانجەکانش ئەمانش هەر پرۆسەن و کاتیان پێویستە بەڵام فکرەکە ئەوەیە لە هەر شارێک لە شارەکان بۆ ئاسانترکردن و بۆ پەیوەندیکردن و بۆ زیاتر تێکەڵبوون و زیاتر گەاندنی پامەکانی ئەم کۆمیونیتیە و وەرگرتنی جۆگرتن لەو خەڵکی کەوادانێ بیرۆکەکان هەیە چۆن بتوانن زیاتر پەرەی پێبدەن یان ئاکتیڤیتێکیان هەیە یان هەر شتێک لەو بابەتانە لەو شارە لیدەرێک دەبێت ئەو لیدەران سەرپەرشتی و شارە دەکات لە 2023 ئێمە تەرکیزمان لەسەر کوردستان کردو من ئەو اتفاقم کردو لەگەڵ سەراحەتەن کە تەرکیزمان لەسەر کوردستان بێت دواتر وردە بەرەو شارەکانی تری عێراقیش با بڵێن هەنگاو بنین و کارەکە بکەین بەڵام هەر داهێنانێک لە هەر شارێکی عێراقیش هەبێت ئێمە زۆر بە گەرمی پێشوازی دەکەین و پاڵپشتی دەکەین چونکە ئەساسەن بابەتەکە ئەوەیە کە ئێمە گوێ بگرین گرنگی پێ بدەین و هانیان بدەین و ڕەبتیان کە لەگەڵ دنیای زۆر باشە دەستان خۆش بێ کاک زانیارۆک و دوایین پرسیار ئێوەکو باڵێزی داهێنان بۆ نمونە چ پلانێکتان هەیە ئەم ساڵ پشتگیری تاوی ئەو کەسانە بکەن کە داهێنانیان کردووە لە هەر بوارێکا چۆن ئەگەن بەو کەسانە زۆر سپاس بەڕێزم دووبارە سەبارەت بە با بڵێن ئەو کەسانە چۆنکە ئێمە باواقع بڵێم کە دەستمان پێکرد لە مانگی 12 ئەم پرۆسەیە سپاس بۆخۆ بەشێکی فەرمی ناسێنراین لە ڕێگای پەیوەندیەکانمان لە ڕێگای هەموو ئەو کەسانە و دامەزراوانی کە معنین بۆی کە هانی گەنجام بدەنیان گرنگی بە بەرەو پێشتون کۆمەڵگە بدەن جاجیهاتی حکومی دامەزراوەکان جامەزراوەکانی کەرتی تایبەت ڕێکخراوەکان هەر مؤسسەیەک بێت با بڵێن پاڵپشت بێت بە شێوک لە شێوەکان ڕۆڵێک ببینێت لەم بوارەیە ئەمە کراوەیە و ئێمە بە خۆشحاڵیەوە بەشداریان پێ دەکەین و دڵخۆش دەبین دڵنیا دەبین ئەو کات ئیمپاکت و کاریگەری ئەم پرۆسە زۆر زۆر خێراتر دەبێت و لە ماوەیەکی کورتتر دەکرێت ئەمەلێکی زیاتر بۆ خەڵکانێکی زۆرتر بگەڕێنرێتەوە بۆیە لە ڕێگای کار و چالاکیەکانمان لە ڕێگای نێتۆرکەکانمان هەوڵ دەدەین زیاتر ئەم پەیوەندی و نێتۆرکە دروستکەین و یەکێک لەوانە کە بۆنە من ئەم چاپێککەوتنی بەڕێستان لەوانەیە کۆمەڵی خەڵک بینەری تایبەتان هەن لە ڕێگای ئەمە بمانێت کۆمەڵە کار و چالاکترن دەکرێت بۆ کار بۆی کە ئێمە ئەم پەیوەندی دروستکەین و وبسایتێکمان هەیە کە ڕاستەوخۆ هەموو کەس دەتوان ئاشنا بپێت و لە سوشەل میدیاکان هەمووی بە شێکی زۆر ئاکتیڤ ئەم کۆمیونیتیە کار دەکات لەوێ شەو دەکرێت پرۆمۆت ببێت. زۆر بەڕێز زانیار جەبار باڵێزی داهێنان لە عێراق زۆر زۆر سپاس بۆ تۆ ئێمە وەکو میدیا هەمیشە لەگەڵتان دەبین چاوەڕێی خستنە ڕوو پاڵپشتیکردن و گرنگیدان و گەیشتن بە ئاوات و خەونی گەنجانی داهێنەرانەی لە ئێوەوە بە هیوای سەرکەوتن بە هیوای کاری باشتر دەستە خۆش بە سپاس میدیاش هەر کارێک بێمە بکرێت بێگومان درێخی ناکەین دووبارە سپاس بۆ تۆ کە لە ئەستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵماندا